سێ ساڵ بەسەر دامەزراندنی کەناڵی نارتی چواری ئەنی تێدەپەڕێت. ئێمە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ هاوکارمان کاک خەبات نەوزاد بەڕێوەبەری کەناڵی ئەنارتی چواری ئەنی بانی باش کاک خەبات بەخێر بێ. سەرەتا پیرۆزبایی لە خۆمان و لە ئێوەش و لە تاوی ستافی ئەنارتی و هەر چوار کەناڵەکەکەین بەهۆی دامەزراندنی کەناڵی ئەنارتی چوارەوە. بەناوی خی گەورە و میهرەبان سڵاوتان لەوێ بەیانی خۆشت و بینەرەکانیشە باش. منیش پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئەنارتی چوار لە تاوای بینەرانی کەناڵەکە و تاوای دامەزراوی میدیایی نالیا و تاوای ئەو ستافەکەم کە بە درێژایم سێ ساڵەمان دوو بوون لە بەرهەمهاتنی ئەنارتی چوار. ئومێدوارم توانی بێتمان لە جێی ڕەزامەندی هەم خی گەورە هەم بینەرەکانی کەناڵەکە بڵین. بەڵێ کاک خەبات یادی سێ ساڵ واتە سێ ساڵ تێدەپەڕێت بەسەر دامەزراندنی کەناڵی ئەنارتی چواری ئاینی و پەخشکردنی بابەتەکانی. منەمێ بزانم جیاواز لە بەراورد لە کەناڵەکانی دیکە کەناڵە ڕاگەیاندنە تایبەتمەندەکانی دیکە ئێوە ئامانجتان چی بوو بەتایبەت لە ئەنارتی چواردا ئەو پەیامانەی ئەتانگەیاند زیاتر وای کرد چی بگۆڕێ یاخود چی لە خۆ بگرێت؟ بەڵێ ساڵی 2019 لە سەرەتاکانی مانگی شوبات دامەزراوی میدیایی نالیا بیری لەوە کردەوە کەناڵێکی تایبەتمەندی ئاینی دابمەزێنێ. بێگومان پێشتر لە کەناڵەکانی هەم NRT1 هەم NRT2 گرنگی بە هەنێ بابەتی ئاینی درابوو، بەڵام بۆی ورتر گرنگی بە بابەتە ئاینەکان بدا بیری لە ئەوە کردەوە کەناڵێکی تایبەتمەندی ئاینی دابمەزێنێ. ئامانجی دامەزراندنی ئەم کەناڵیش ئەوە بوو کەناڵێک بێ بۆ هەموو مسلمانان، ینی تەواوی مسلمانانی کوردستان بتوان کەڵک لە کەناڵەکە وەرگرن و کەناڵەکە بە کەناڵی خۆیان بزانن و ئەو بابەتە ئاینیانەی کە هەیە لە هەر کەناڵێک کە تایبەتمەند نەبێ، ینی بۆ من لە کەناڵێکی هەواڵی وەکو NRT1 یا لە کەناڵێکی وەکو NRT2 ڕەنگە لە ڕووی کاتەوە کاتێکی زۆر کەمیان پێ بدرێت، بەڵام کە کەناڵێکی تایبەتمەندیان بۆ دانیتەوە ورترە چیتە ناو بابەتەکانەوە و گرنگی تاو ئەی بۆ بابەتانی کە هەڵیانە بژێریت و کاریان لەسەرەکەی و بینەریش ئەمەی زۆر پێخۆشە. وەکو ئاماژەم پێکرد ئێمە پلانمان ئامانجمان ئەو بوو بۆ ئەم کەناڵە جیاواز لە هەموو ئەو کەناڵانەی ترکە هەن بێگومان کەناڵی تایبەتمەندی تری ئاینی لە کوردستان زۆرن، بەڵام ئەوەی کە سەرنجە درێ بە ئێستەیشەوە ئەم کەناڵانە هەر کەناڵە و تایبەتە بە کۆمەڵێک لە گروپ کۆمەڵێک لە ڕەوتی ئاینی پیرۆزی ئیسلام و ئەمەی ژوای کردووە کە ڕەنگە مامۆستایەکی ئاینی کە پەیڕەوی ڕەوتێکەکە بە زەحمەت بە دەگمەن لە کەناڵێکی ڕەوتەکەی تر دەرکەوێ یا بینەرێکی مسلمان کە ئەوێ گوێ لە کەناڵێکی ئاینی بگرێ تەنها خوێندنەوە بۆ ئاین تایبەت بەو ڕەوتەی کە خاوەندارەتی کەناڵەکە کە گوێ لەو خوێندنەوانە گوێ لەو تەفسیرانە بۆ ئاینەبێ کە ڕەوتەکە سەپۆرتی ئەو کەناڵەکە. ئێمە لە ئەنارتی چوار ئامانجمانەوە بۆ هەموو ئەم ڕەوتانە کۆکەینەوە ئاینێکی میانڕە و ئەوەی کە حەقیقەتی ئاینی پیرۆزی ئیسلامە ئەوە پیشانی بینەر و پیشانی خەڵکی بدەین و ئەو کللتورە ئاینیە مسلمانی کورد کە هەر لە کۆنەوە پەیڕەوی کردو ئەوە ببژێنینەوە و کار لەسەر ئەوە بکەین. بێگومان ینی لە مێژووی کورد خاوەنی کۆمەڵێک کەسایەتی و کەڵەزانە و کۆمەڵێک عەلامەی گەورە گەورن کە لە سەردەمی خۆیانە ینی هەریەکەیان ئەستێرێکی درەوشاوی دنیای ئیسلامی نەک کورد، ینی جیهانی ئیسلامی بەگشتی بوون و جیهانی ئیسلامی سوودمەند بووە کەڵکی وەرگرتووە لە بیرکردنەوەی میان ڕەوانەی ئەو زانایانە. ئێمە ئامانجمان ئەوە بوو ئەو جۆرە لە ئاین زیندوو بکەینەوە و کاری لەسەر بکەین و ئەوە بین بە بینەری کوردی. بەڵێ کاک خەبات NRT چوار ئەو کارە گەورەی کە لە پەخشەکەدا دەبیندرێت ئەو بابەتە جیاوازانە بەرنامە جیاوازەکان ستافێکی بچووکی هەیە. منەمێت باز لە کاری ستافەکە بکەیت، باز لە جیاکردنەوەی کارەکانیان بکەیت بەگشتی ئێوەکو بەڕێوبەری ئەو کەناڵە ینی چۆن دابشکاری لەنێوان کارەکانتان کردو بتوانن ئەو بەرهەمەی یاخود ئەو پەیامی مەبەستانە بە تەواوەتی لە شاشەی NRT چوارەوە ببیندرێت. ڕاستە ستافی خودی NRT چوار ڕەنگە ستافێکی زۆر کەم بێ،
بەراورد بە کەناڵەکانی تر ینی کەناڵە تایبەتمەندیەکانی ئاینەکانی تری دەرەوەی ئەگەڵشتاکارێکی گەورە بەرهەمێنن بێگومان ئەگەر بەراوردی بکە ڕەنگە زۆر کەم بێ بەڵام ئەوەی کە پێشەوەی وەڵامی پرسیارەکەی توی بەمە منەمێ ئاماژی پێ بکەم ئەوەیە کە دامەزراوی میدیایی نالیا بە گشتی تەواوی ستافەکەی ینی هاوکارن بۆ هەموو ئەو کەناڵانەی ترکە هەن ینی بۆ منە لێرە لە ژووری هەواڵی NRT1 کارمەندێک ڕاستە کارمەندی NRT1کە بەڵام زۆر جار کە تۆ ئیشەکەت پێ ئەبێ بۆ NRT4 خەتبیر لەوە ناکاتەوە کە ئەم گرێبەستێکی تەنها لەگەڵ کەناڵی NRT1کە هەیە و ئیشەکەی چوار نەکە ینی بە خۆشحاڵیەوە ئیشەکەی چوارەکانی لە کامێرامانەکان لە مۆنتێرەکان لە ستافە هوەرێکە بە گشتی هەر هەمویان ینی هاوکاری کەناڵەکان هەر ئەمە ژوای کردو و کەناڵەکە بەم ئاستە گەیشت و سەرکەوتوێم بۆەوە زۆر سپاسی هەموو ئەو بەڕێزاناکەم کە بە درێژایی ئەم 3 ساڵە هاوکاری ئەمە بوون بەتوانیانە کاری کەناڵەکە سەر بکەن تایبەت بە ستافی NRT4 ئەوەی کە زۆر گرنگە ئەو ستافی کە لەوێ ئیشەکە هەمووی باگراوندێکی ئاینی ئەکادمی بەرزی هەیە ینی بەشێک لەو ستافی کە هەن ئەوانی کە بەرنامە پێشکەشەکەن ئاستی زانستیان لە ئاستی ئەکادمی زانستیان ئوستازی زانکۆن مامۆسای زانکۆن دکتۆرایان هەیە یاریدەدەری پرۆفیسۆرن بەشێکیان هەڵگری ماستەرن لە بوارە جیاجیەکانی هەم شەرعی هەم زانستی فەرموودە و بەشێکی تریشان ینی وەکوتم خۆیان باگراوندێکی ئاینیان هەیە ئەزانن کەناڵەکە چی پێویستە و چی گرنگە بۆ بینەر ئەوە بەرهەمبێنین و پێشکەشی بینەری کوردی بکەین. باشە. باز لە بابەت و پرۆگرامەکان بکە کە لە نێو کەناڵی NRT4 بەخش دەکرێت بابەتەکان چی و چین لە هەمان کاتدا زیاتر ئەو بابەتانی کە ئێوە زیاتر قوڵبوونێتەوە بەجەر لە ئاینی بابەتی دیکەی کۆمەڵایەتی و پێویست بە بابەتەکانی دیکەش. ئێمە ڕۆژانە بەرنامەی تایبەتمان هەیە ینی زۆرترین پەیوەندیمان لەگەڵ وەرگرەکانی خۆمان هەیە لەگەڵ بینەرەکانی خۆمان هەیە بەرنمەیەکمان هەیە زۆر تایبەتە بە بابەتی ڕۆژ ینی زۆر جار بسڵمانێک زۆر جار بینەرێک پرسیارێکی لا دروسە بێ ڕاستەوخۆ پەیوەندی بە ئەو بەرنامانەوە ئەکا و مامۆستایەکی ئاینی وەڵامیانەتەوە ئەو بەرنامە ناوی هۆیدایە ڕۆژانە هەنە جار لە کاژمێر 3 بۆ 4 نەجار لە کاژمێر 4 بۆ 3 بەهۆی گۆڕانکاری لە کاتی بانگەکان و درێژبوون و کوردبوونەوەی ڕۆژگار گۆڕانی بەسەرایە مامۆسایەکی ئاینی بەڕێز ئەم بەرنامەی ئەنی یەک مامۆسای دیاریکراو ینی لەو مامۆسایانی کە هەن لە ناوچە جاجیەکانی کوردستان لە هەولێر لە کەرکووک لە کەلار لە هەڵەمجا لە سلەیمانی هەر ڕۆژە مامۆسایەک بەرنامەکە پێشکەشەکە بابەتێکی دیاریکرا و خۆی هەڵێ بژێرێ قسەی لەسەرەکە بۆ بینەران و زۆر جاریش بینەران لە 20 دقەی کۆتایی بەرنامەکە پەیوەندی بە بەرنامەکەەوەکەن پرسیاری تایبەت لەسەر بابەتەکە یا پرسیاری تایبەتی شەرعی خۆیان هەبێ لە مامۆستایەکەن ئەو مامۆستاگە بتوانین لە وەڵامیانایەتەوە گەرنا دواتر وەڵامەکەیان لە بەرنامەی داهاتوویان لە ڕێگەی تەلەفۆنەوە بەدواتچوونی بۆ ئەکەو لە ڕێگەی تەلەفۆنەوە وەڵامەکە ئەداتەوە بە درێژایم 3 ساڵە ئێمە کۆمەڵێک بەرنامەی گرنگمان هەبووە بەرناممان هەبووە تایبەت بە زانستی فەرموودە کە گرنگی بە فەرمودەکانی پێغەمبەری ئیسلام درودی خۆی لەسەر بەداوە هەموو ئەو ینی ڕێگا زانست و دروستانەی کە بۆ مامەڵەکردن لەگەڵ فەرموودە پێویستە ڕوونیەکاتەوە ئەو فەرمودانەی کە گرنگن مامۆسایەکی بەڕێز ئەیەنێت شیەکاتەوە ڕوونیەکاتەوە بۆ بینەران بەرنمەیەکی تایبەتترمان هەیە تایبەت بە ژیانی پێغەمبەری خوا درودی خۆی لەسەر بێ ژیانی مەزن لەسەر سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم قسەکە بە وردی لەسەر وێستگەکانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قسەکە و ڕوونی ئەکاتەوە ئەو وێستگە گرنگانەی کە پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ پێ تێپەڕیوە و بەرنمەیەکمان هەیە بەرنامەی هەنگاو یعنی لەسەر ئاکار و ئەخلاق و ئەتەکێتی ئینسانی مسلمان بابەت ئامادە ئەکا و پێشکەشی بینەریەکە بەرنامەیەکمان هەیە بەناوی بەرنامەی شیاو کە
بە هەمان شێوە لەسەر ئەخلاقی بەرزی مسلمان تاکی مسلمان ئەوەی کە زۆر گرنگە خانم ینی قسە لەسەرەوە کە کۆی بەرنمەکان و ئەم بەرنامە بە تایبەت ینی قسە لەسەرەوە کە ئێمە چۆن مسلمان بین ئایا مسلمان بوون ئیسلام بوون تەنها ڕووکەشە ینی بۆی کە بە تاکێک بڵێ تۆ تاکێکی مسلمانی تەنها ئەوە بەسە نوێش بکە ڕۆژوو بگرێ یا باڵا پۆش بێ یا ئەوەی کە لە کرۆکی ئیسلام لە تاکی ئەوێ چییە و نوێژ و ڕۆژوو ئەو ئەرکانی کە لە ئیسلام بەسەرمانە ئەدرن فەلسەفە و ینی کرۆکی ئەمانە چین و پێویستە چ جۆرە مسلمانێک بەرهەم بێنێت بەڵێ کاتەوانێ ئاماژە پێکرد کە خەبات دەست خۆش بێ بەرنمەکانی NRT بەشێک لە بەرنمەکانی NRT 4 و هەروەها کاتەکانی پەخشکردن و زیاتر بابەتەکانی بوو بێگومان وەرزینوێی NRT 4 ئەمێ بزانم پلانی ئایندا پرۆژەی داهاتووتان سەبارەت بە NRT 4 هێنانی هەندێک بەرنامەی دیکە یاخود کارین و بابەتی دیکە چی دەبێت؟ بەڵێ بێگومان بە درێژایی ئەم 3 ساڵە ینی زوو وەرزمان گۆڕیوە ینی کۆمەڵێک بەرنامە کە زۆر گرنگ بوون ئیزافمان کردو بۆ لیستی بەرنمەکانمان هەنێ بەرنمەکە وەرزیان کۆتایی هاتوون ئەی خاڵێک زۆر گرنگە ئاماژەی پێ بکەم ئەین بە درێژایی ئەم 3 ساڵە کۆمەڵێک بانخوازی زۆر بەڕێز کۆمەڵێک زانایی مێزەرسپی زۆر بەڕێز زانای ئاینی مامۆسایانی زانکۆ ینی بە درێژایی ئەم 3 ساڵە چاویان لەسەر NRT 4 بۆ بەردەوام پێشنیاریان بۆ پێشخستنی کەناڵەکە بەردەوام پرۆپۆزڵیان بۆ پێشکەشکردنی بەرنامی بە پێست بۆ کەناڵەکە هەبوو هەموو ئەوانە کۆکراونەتەوە ینی ناوە بەرنامی تایبەتتر و بەرنامی وەکو ئەڵێ باشتر و بەرنامی بە پێستر پێشکەش بە بینەرانەکەن ئەمە کۆمەڵێک پلانمان هەیە کە لە ئایندە ینی کۆمەڵێک بەرنامەی زۆر باش لەوەی کە هەیە باشتر پێشکەشی بینەران بکەین کۆمەڵێک مامۆسایی بەڕێسی ئاینی کە ژماریان زۆر ئێمە ڕەنگە نتوانین هەمویان بخێنە سەر شاشە بەردەوام ینی ناوە لە وەرزی نوێ بەرنامی نوێیان پێشکەشەکەین و بەرنامای نوێیان ئەخێنە سەر شاشە. بەڵێ کاخەبات هەرکە بۆنەوە یادێک دێت بێگومان کارەکان چڕتر دەبنەوە یاخود بە تایبەت کەناڵی NRT 4 ئاینی لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کارەکانی تا چەند زیاتر چڕە بێتەوە قوڵە بێتەوە دێتە ناو بابەتەکەەوە. بەڵێ بەدڵنیاییەوە ینی مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی پڕئیش و مانگی کاری چڕی هەموو ئەو کەناڵە ئیسلامە تایبەتمەندانەیە کە هەیە بەڵام بۆ NRT 4 تایبەتر ینی بە درێژایی ئەم 3 ساڵە ینی ئەگەر سەری شاشی NRT 4 بکەی تایبەتمەندی مانگی ڕەمەزانی بە تەواوەتی پێوە دیارە ینی ئەمە ختمی قورئانی پیرۆزمان هەبووە بە درێژایی مانگەکە ڕۆژانە لە 5 کاتی جیا ڕۆژی جزئێکی قورئانی پیرۆز ڕۆیشتووە کە ئەمە بینەر زۆری بەلاوە گرنگ بۆ بوای لە هاتوین بەردەوام کاتەکانی لای خۆی تۆمار کردووە هەر ڕۆژوو لە کاتێکا لەگەڵ جزئێکی قورئانی پیرۆزا بۆ لەگەڵ کەناڵەکە و شەوانە تەراویح و ئەو خۆسە دینیانەی کە هەیە لە مزگەوتەکان بۆ بینەران گوازراونەتەوە لەیلەتول قەدرەکان هەمووی گوازراونەتەوە بە بەردەوامی شەوانە تەراویحەکان و لەیلەتول قەدرەکان لە 6 ناوچەی جیاجای هەرێمی کوردستان لەسەر شاشەی NRT 4 بوون و بینەر هەر شەو و یعنی هەر جارە و لەگەڵ یەکێک لە قاریعەکانی کورد لەگەڵ یەکێک لە مزگەوتەکانی کورد ئەم بۆنە ئاینی زیندوو کردوێتەوە. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەم یەکێک لە پلانە تایبەتەکانی ئێمە بە بەردەوامی کە ئیشمان لەسەر کردووە گرنگیدان بۆ بەو قورئان خوێنە کوردانەی کە لە کوردستانە دەنگخۆشی زۆر باشمان هەیە کە قورئانە خوێنن و ڕەنگە وەکو پێویست ئاوەڕیان لێ نەدرابێتەوە ئەگەر هەریەک لەمانە کاریان لەسەر بکرێ و بناسێنرێن ڕەنگە هیچیان کەمتر نەبێ و ڕەنگە لە ئاستی ئەو قورئان خوێنە نێودەوڵەتیانە و قورئان خوێنانی گیانی ئیسلامی ئەگەر زیاتر نەبن لە ئاستی ئەوان نابن بە بەردەوامی ئێمە کارمان لەسەر ئەوانە کردووەوە قورئانی پیرۆزمان بۆ تۆمار کردووەن و چ بە سوورەتی تایبەت بێ یا چ بە جزء بێ بۆمان تۆمار کردوون ئەم ساڵیش بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بۆ کۆمەڵێک لەو قورئان خوێنانە ختمێکی قورئانی پیرۆز
لەسەر شاشەی NRT 4 ڕۆیشتووە. بەڵێ ئەوەی دەکرێت بڵێن NRT 4 ئاینی جا دەکاتەوە لە هەر ڕاگەندنێکی دیکە بڵاوکراوی کتێب یاخود بەرهەمی کتێبی هەیە. منەمەوێت زیاتر باز لەو کتێبانە بکەی باز لە بەرهەمەکان بڵێ پرۆژەی کتێبی NRT 4 لەگەڵ یەکەمین ساڵیادی کەناڵەکە بەرهەم هاو دەستپێکی پرۆژەکە دوو کتێبی کەناڵەکە بوون ئەمانە کۆمەڵێک ئەم کتێبانی کە لە پرۆژەی کتێبی NRT 4 چاپەکرێن هەموو ئەو بەرهەمانن کە لە شاشەی NRT 4ەوە ڕۆیشتون. دوو کتێبی یەکەمی پرۆژەکە کتێبی ئەکزوایزێتی ئاینی و کتێبی گەنجینەی وتەکان بوو. بە دوای ئەوە کۆمەڵە کتێبی زۆر باش چاپکران. یەکێک لەوانە کتێبی مدەڕیس بوو کە باز لە ژیانی عەلامەی گەورەی کورد مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیسەکە و کتێبی مەلای گەورە کە لە باز لە ژیانی مەلای گەورەی کۆیەکە یەکێک لەو کەڵەزانانەی دنیای ئیسلامی کە وەکو سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد ینی ئەمانە نەک بۆ کورد ینی بۆ جیهانی ئیسلامی گرنگ بوون ینی زانایەکی وەکو مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس ساڵانێکی زۆر مفتی گەورەی عێراق بووە و لە زانکۆکانی ئەزهەر لە جیهانی ئیسلامی گرنگی بە تێڕوانینەکانی گرنگی بە خوێندنەوەکانی بۆ ئاینی پیرۆزی ئیسلام دراوە. کتێبەکانی لە جیهانی ئیسلامیە بە زمانی عەرەبی بە زمانی کوردی ینی ئێستش لە زانکۆکان ئەخوێنن. ئەم دوو کتێبە هەردووشیان دوو هەفتەی کەناڵەکە بوون ینی ئەوەی گرنگە ئاماژەی پێ بگەم ئێمە جا لەو بەرنامانەی کە هەمانە ساڵانە چەندین هەفتەمانە ینی هەفتە ڕائەگەێنین بۆ ئەو زانایانی کورد کە هەیە بە درێژایی ئەو هەفتەیە کاریان لەسەرەکەین. تا ئێستا هەفتەی مدەڕیس هەفتەی مەلای گەورە هەفتەی مەولەویش پێشکەش کراوە لە پلانی شەیەکە چەند هەفتەیەکی تریژ ڕابکەێنین بە درێژایی هەفتەکە کار لەسەر لایەنە جیاجیەکانی ژیانی ئەو زانایانە بکەین. کتێبی مەولەویش یەکێکە لە کتێبەکانی NRT 4 کە ئێستا هەم پرۆسەی نووسین و پرۆسەی دیزاینکردنی تەواو بووە لەوایە بچێتە چاپخانە و چاپ بکرێت و هەر لە ناو پرۆژەی کتێبی NRT 4 ساڵنامەیەکمان هەیە بۆ کەناڵەکە ینی مفەکەرەیەکە کە گرنگی بە ڕووداوە ئاینیەکانی جیهانی ئیسلامی و بەتایبەت کوردەدا و ساڵی پار نسخەی ساڵی پاری دەرچووەم ساڵ نەمانتوانی بەڵام بۆ ساڵی 2023 ئێستا لە ئامادەکردنداین ڕەنگە لە چەند مانگی داهاتوە بتوانین ئەویش چاپ بکەین. بێگومان کە خەبات کە هەر کارێکەکرێت هەر تاکێ بێت ئاستەنگ دێتە بەردەمی بربەست هەیە بەڵام ئێوەکو بەڕێبەری NRT 4 لەوانەیە ئەرکەکە زیاتر لەسەر ئێوە بێت یاخود بربەستەکان ئێوە بتوانن چارەسەری بکەن. منم بزانم ئاستەنگەکانی ئێوە زیاتر خۆی لە چیدا دەبینێتەوە ینی هیچ ئاستەنگی بووە کە تا ئێستا ئێوە لەماوەی کارکردنە لە یادەما بێ و زۆر هەوڵە بۆ داوێ بۆ چارەسەرکردنی. ئەوەی زۆر گرنگە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێکرد ینی لە ئاینی پیرۆزی ئیسلامان ڕەوتی جیاجیا هەیە و قورسە ینی تۆ لە کەناڵێک کار بکەیتر چ بەڕێوەبەربی چ پرۆدیوسەربی چ نووسەرێبی لەو کەناڵە قورسە بۆ تۆ لە کەناڵێکا کار بکەیت هەموو ئەم ڕەوتانی تیاکۆ بکەیتەوە بەبێ ئەوەی ینی بەریەکەوتن ڕوو بدا بەبێ ئەوەی کە لە ناو کەناڵەکە کە ئەسلی دامەزانی کەناڵەکە بۆ ئەوەیە کە هەموو ئەم ڕەوتانە پێکەوە ئیشکەن و تێڕوانینی خۆیان بۆ ئاین ڕوون بکەنەوە و ئەو خوێندنەوە توندەی کە لە دەرەوە هەیە ڕەوتەکان هەیەە بۆ دین و زۆر جا بەریەکەوتنە بێت تۆ نێڵی لەم کەناڵە ڕووبدا. سوپاس بەخۆین بە درێژای ئەم 3 ساڵە ئێمە تا ئێستا بچووکترین کێشە لەمەمان نەبووە بەڵام ئەوەی کە نەیشمان بووە ینی زۆر قورس بۆ بۆمان توانین ڕایگرین بەڵام سوپاس بەخوا تا ئێستا توانیمانە ڕای بگرین. ئەمە سەرنج و تێبینی تۆ بزانم بۆ منە بە تایبەت لەسەر بابەتی یاخۆت هەبوونی ڕاگانی تایبەتمەند بۆ منە تایبەت بە ئاینی کە بتوانێت نوخبەکان لەوێ پێداویستەکانیان پڕ بکات و یانی تا چەند گرنگە بۆ منە NRT 4 کە بوونی هەیە تایبەتە باوانەی کە متابعی ئاین یاخود ئانی ئاینەوە بە تایبەت زانیاریان لەسەر بابەتەک هەبێت خۆڵ بێتەوە. ئەی سەرنج و تێبینی لەسەر بابەت بم بابەتە چییە؟
بێگومان زۆر گرنگە وەک پێشتریش ئاماژەم پێکرد یعنی کەناڵی بوونی کەناڵی تایبەتمەند ئێستا دنیای میدیایی بەرەو دنیای تایبەتمەندیە چێ ینی لە بواری هوەری لە بواری سپۆرت وەرزشی تەنان لە بواری خۆراک لە وەرزشیشا زۆر جار تایبەتمەند دەبێت ینی کەناڵی تایبەت هەیە بۆ وەرزش جاجیەکان لەبەرەوەی تۆ لە ینی ئەو مەساحەی ئەو ماوەی لە کەناڵێکی خەبەریە لە کەناڵێکی تر بۆ بوارەکەت هەتا ناتوانانی ئەو پەیامی کە هەیە وەکو پێویست بیگەێنی و ڕەنگە بینەرەکە تێر نەبێ بەوەی کە ئەو کاتی کە لە کەناڵێکی گشتیا بۆی دائەنرێ جا لەوەی لە کەناڵێکی تایبەتمەندا بۆیە من ئەوەی کە بۆم ڕوون کردیتەوە یان ئێمە لە کەناڵی NRT4 بەرنامەمان هەیە تایبەت بە زانستی فەرموودە هەفتانە ئەم بەرنمەیە پێشکەشەکرێت لە هەفتەیەکە نزیکەی کاتژمێرێکی تەلەڤیزۆنی تایبەت بۆ کراوە مامۆستایەکی ئاینی هەڵگری بڕوانامەیەکی بەرزی زانستی لە بوارەکە ینی زۆر جار یەک فەرموودە ئەێنێ نزیکەی 45 بۆ 50 دقیقە قسەی لەسەرەکە تەواوی هەموو ئەو ڕاویانەی کە هەیە لەسەری باسیەکە زۆر جار فەرمودەیەک هەیە بە هەڵە لە ناو خەڵکە ڕۆیشتووە ئەمە یێنێ ڕاستیەکاتەوە ئایا ئەم فەرمودەیە ئەسلی هەیە ئەسلی نییە ئەم فەرمودەیە دروستکراوە یا نافەرمودەیەکی ساحیحە و بوونی هەیە ئەمە دەکارێکی زۆر وردە بەدڵنیاییەوە بە دوای هەموو ئەو ڕاویانە ئەچێتەوە کە ئەم فەرمودیانەیە زۆر جارەگاتە ئەو ڕاویەک و ڕاویتری بە دوایانە لەبەر ئەوە ئەمە زۆر گرنگە ڕەنگە ئەم مەجالە لە کەناڵە گشتیەکان نەبێ ینی لە ژیانی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ ڕەنگە مەجال نەبێت لە کەناڵێکی گشتیا بتوانانی بە وردی لەسەر هەموو لایەنەکانی ژیانی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێ قسە بکەی بەڵام تو هەفتانە بەرنمەیەکی لە کەناڵێکی تایبەتمەند بۆ تەرخانەکەی زۆر گرنگە و بینەریش ینی زۆر جار کە ئێوێ بە دوای شتێکا بگەڕێ ئەزانێت لە چ کەناڵێکا بۆیە گەڕێ لەبەرەوە چێتە ئەو کەناڵە بۆیە بەدڵنیاییەوە کەناڵی تایبەتمەند گرنگی تایبەتی خۆی هەیە بەڵێ زۆر سپاس بۆ کاخەبات نەوزا بەڕێوەبەری کەناڵی NRT4 ئاینی بەخێربێت زۆر سپاس بۆ بەڕێستان جارێکتر زۆر سپاس بۆ ستافی تەواوی ستافی دامەزراوی میدیایی نالیا کە بەردەوامی هاوکارمان بوون و بەدڵنیایی شۆدە لە داهاتوە هاوکارمانم سپاس بۆ جەنابەت